ئێستا ژمارەی زۆر گروپی شاخەوانی هەیە کە هەندێک جای تووشی ڕووداوی نەخوازراوە بن. ئێوە چۆن ئاگاداریانەکەنەوە لەوەی کە نابێت بەو شێوازە بڕۆن هەیە هەبێت لەوانی ئێوە ئاگادار نکاتەوە؟ بەڵێ لەبەر ئەوەی کە ئێستا گروپەکان یەکجار زۆرن و بەداخەوە هەمووشی یەکگرتو نییە لە ناو یەک تۆڕا کۆ بێتەوە. مەسەلەن بۆ نمونە ئێستاوەی ئەمڕۆ هەیە تۆڕی شاخەوانی هەیە، یەکێتی شاخەوانی هەیە، فیدراسیۆن هەیە و زۆربەی شاخەوانەکانی تریش هەنێکیان بەڕێکخراو و هەنێک گروپیش هەیە هەر بۆ خۆی سەر بەخۆیانە گەشتەکە. من لێرەوە داواکارم خۆزگا لە ناو یەک فیدراسیۆنی یەکگرتووە هەموو شاخەوانەکان واتە هەموو پێکاتەکان دەستە و تۆڕ و هەمووی لە ناو یەک فیدراسیۆنی یەکگرتووە کۆ بکرێتەوە بۆ ئەوەی ئەو کاتە ئەم هەڵانی کە ئەکرێ ئەم ڕووداوانی ڕوئەیە دووبارە نەبێتەوە. ئێستاوە لە ڕۆژهەڵاتی لە ڕۆژهەڵات تەنها یەک فیدراسیۆن هەیە هەموو شاخەوانانی کۆ کردوتەوە بۆیە کەمترین ئەگەر ڕووداوێکیش ڕووبە بەرپرسیارەتی تەنها یەک شوێن هەڵەگرێ. بەستۆ ئێستا ڕووداوەکان ڕای زۆرجا شاخ گروپێک خۆی سەر بەخۆ ئەڕات، یعنی بەرپرسیارەتێکە خۆی هەڵی گرتو خۆشی ڕووداوەکە لای خۆیەوە ڕوئەیە. بۆیە هەموو شاخەوانان لەو کاتەیە ئەی نازانی هەمووی تاوانبارکەی نازانی بڵێ زۆرجار ئێستا ماوەی پێشوو ڕووداوێک ڕوویە باسییان نەکرد بۆ شاخەوانەکان ئاگاداریان نەکردوون، بۆ فڵان گروپ ئاگاداریان نەکردوون، لەبەر ئەوە بەداخەوە زۆر بەربڵاوی هەیە لە ناو شاخەوانەکان.